دامەزرانی دەوڵەتی ئێران. شێخ سەفیەدین ئیسحاق 650-735 کۆچی لە ئەردەبیلەوە کەوتە بڵاوکردنەوەی تەریقەتێکی سۆفی کە مریدەکانی بە ناوی سەفەویەوە ناسرابوون. تەریقەتی سەفەوی لەناو ئێلە تورکمان و ئازەریەکانی ئازەربایجان و ئەنەدۆڵدا پەرەیسەن. کوڕ و نەوەکانی لە دوای خۆی تا ئەهات دەسەڵاتی دینی و دنیاییان بەێسترە بوو. مریدەکانی سەفەوی بۆ جیاکردنەوەی خۆیان لە خاڵ لە زمانی سوڵتان حەیدەرەوە هەر یەکەیان کڵاوێکی سووری لەسەرەنا. خۆیان پیان ئەگوت تاجی حەیدەری، بەڵام خەڵک پیان ئەوتن قزڵ باش. ئۆزون حەسەن 873-882 کۆچی پاشای ئاقۆینلۆ لەگەڵ ئەم بنەماڵەیە خزمەتی دامەزران. خەدیجەی خوشکی خۆی دابوو بە سوڵتان جنێدی نەوەی شێخ سەفیەدین. دوایتریش مارتای کچی خۆیدا بە سوڵتان حەیدەری کوڕی شێخ جونید. لە دوای مردنی ئۆزۆن حەسەن نێوانی ئەم دوو بنەماڵەیە تێکچوو. شێخ جونید لە ململانی بە دەزیێنانی دەسەڵاتدا کوژرا. حەیدەری کوڕی لە شێخەتیدا جێگەی گرتەوە. سوڵتان حەیدەریش هەر لە ململانی بە دەزیێنانی دەسەڵاتدا لە شەڕدا لەگەڵ فەرمانڕەوایانی شیروان و ئاقۆینلۆدا کوژرا 893 کۆچی. حەیدەر لە دوای کوژرانی چەند کوڕێکی لە پاش بەجێما بوو، لەوانە عەلی، ئیسماعیل، ئیبراهیم. سوڵتان یعقوبی ئاقۆینلۆ لە دەسەڵاتیانە ترسا، هەمویانی لە قەڵای ئیستەغەر لە شیراز زیندانی کرد. بەڵام مریدەکانی سەفەوی عەلیان لە جێگەی باوکی بە مورشید و سوڵتانی خۆیان دانابوو. ئەمیرەکانی ئاقۆینلۆ لە ناو خۆیاندا لە ململانێدا بوون. ئەم ململانەیە لە دوای مردنی سوڵتان یعقوب 896 کۆچی زیاتر توندوتیژ بوو. ڕۆستەمبەگ بۆ بەهێزکردنی دەسەڵاتی خۆی هەوڵیدا کەڵک لە مریدەکانی سەفەوی وەربگرێ. بەو مەبەستە پور و پورزاکانی بەڕێزەوە لە قەڵای ئیستەغرەوە هێنایە تەورێز. سوڵتان عەلی و مریدەکانی کرد بە گشت بایسنقووری ئامۆزایدا. لەم شەڕەدا بایسنقوور کوژرا 898 کۆچی. بەمەش سوڵتان عەلی لە جاران بەێستر بوو. ڕۆستەم لی کەوتە ترسەوە، ویستی بە فێڵێک لە ناوی بات. سوڵتان عەلی بەوەی زانی و خۆی و مریدەکانی بە کۆمەڵ ڕێگەی هەڵاتنیان کرد. هێزەکانی ڕۆستەمبەگ دویان کەوتن. لەم ڕاونانەدا سوڵتان عەلی کوژرا 900 کۆچی. سوڵتان عەلی دیارە پێشبینی کوژرانی خۆی کردووە، چونکە وەکو ئەڵێن لە پێش کوژرانیدا بەدەستی خۆی کڵاوی سوڵتانی قزڵباشی لەسەری خۆی هەڵگرتووە و کردوێتی ئەسەری ئیسماعیلی برای کە ئەو ساتەمەنی هێشتا 8 ساڵ بوو. تەریقەتی سەفەوی بوو بووە بزوتنەوەیەکی دینی سیاسی ئەوەندە بەهێز کوژرانی یەک لە دوایەکی سەرۆکەکانی نەک هەڵینەوەشان، بەڵکو زەمینەی خۆش کرد دەسەڵاتی سیاسی بگرێتە دەست. مریدەکانی سەفەوی لە دوای کوژرانی عەلی ئیسماعیلی برایان بە مورشیدی کامل و سوڵتانی خۆیان دانابوو. ماوەیەک لە ئەردەبیل شاردیانەوە، بەڵام بۆ پاراستنی گیانی لە مەترسی ئەمیرەکانی ئاقۆینلۆ بە نهێنی بردیانە گەیلان. ماوەیەک لە ڕەشت و چەند ساڵێک بە نهێنی لە لاهیجان ژیا. ساڵی 905 کۆچی لە کاتێکا ئەمیرەکانی ئاقۆینلۆ بەربووبوونە گیانی یەکتری، ئیسماعیل کە تازە ئەبوو بە 13 ساڵ بەپێی ڕێوشوێنێک کە خەلیفەکانی تاریقەت بۆیان دانابوو لە لاهیجانەوە کەوتە خۆئاشکراکردن و بەرەو ئەردەبیل کەوتە ڕێ. بە درێژایی ڕێگا مریدەکانی باوکو باپیرانی ئەهاتنە ڕیزی لەشکرەکەیەوە تا ئەها ژمارەیان زیادیە کرد. لە زنجیرەیەک تێگەڵچوونی خوێناویدا فەرمانڕەوایانی شیروان و ئەمیرەکانی ئاقۆینلۆی تێکشکاند و شاری تەورێزی گرت. لە جێگەی پادشاکانی ئاقۆینلۆ لە تەورێز لەسەر تەختی شایەتی دانیشت. 970 کۆچی 1050 کۆچی. ئیسماعیل پایەکانی شایەتی خۆی لەسەر 4 بناغە دامەزران. 1. سیادەت. ئیسماعیل بە جۆرەی شەجەرەیە کە یەکێک لە باپیرەکانی سازی کردبوو خۆی بەنەوەی ئیمامی عەلیدا ئەنا. 2. تەریقەت. ئیسماعیل خۆی بە مورشیدی کاملی تەریقەتی سەفەویدا ئەنا و لە ڕاستیشدا نەوەی شێخ سەفیەدینی ئەردەبیلی دامەزرێنەری ئەم تەریقەتە بوو. 3. تەشەیوع. ئیسماعیل لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی شایەتی خۆیەوە شیعەی کرد بە مەزەبی ڕەسمی دەوڵەت. فەرمانیدا لە مزگەوتەکاندا بانگ بە شێوەی شیعە بدرێ. لە خوتبەی نوێژی هێنیدا ناوی 12 ئیمامەکان ببرێ، لەعنەتی سێ خەلیفەکانی ڕاشدین بکرێ. 4. ئێرانی بوون. ئیسماعیل هەوڵیدا سەرزەمینی دێرینی ئێران لە دەوڵەتێکی یەکگرتوودا یەک بخات و فەرهەنگی ئێرانی زیندوو بکاتەوە. ئێران بە دەوڵەتی فارس ناسراوە، بەڵام شای ئیسماعیل خۆی فارس نەبووە، ئازەری بووە. تەنانەت شعری بە زمانی تورکی ئازەری هۆنیوەتەوە و خیتابی کردوتە نازناوی شعری خۆی. زمانی گفتوگۆی دەربار و زمانی گفتوگۆ و لێگەیشتنی ناو خێزانەکەی خۆیشی ئازەری بووە. ئەوانش کە بوونە هێزی دامەزرێنەری دەوڵەتەکەی، هێزی پاراستن و لەشکرکێشیەکانی کاربەدەستی دەربار و حکومڕانی ناوچەکان سەرانی 7 ئێلی تورکی ئازەری، شاملۆ، ڕوملۆ، تکەلو، ئیستاجلو، قاجار، ئەفشار، زوڵقەدر بوون کە خاوەنی ڕێکخراوی خێڵەکی و خاوەنی تەجروبەی زۆری شەڕ و شۆڕ بوون.
نووسەری ئێرانی نەسڕوڵڵا فەلسەفی لە یەکێ لە لێکۆڵینەوەکانی دانووسیوێتی لە دوای گرتنی ئازەربایجان شاه ئیسماعیل سەرانسەری ئێرانی لە ویلایەتەکانی عێراقی عەجەم و ئەسفەهان و فارس و کرمان تا خوزستان و بەشێکی عێراقی عەرەبی لە سوڵتانەکانی ئاقۆینلۆ گرت، بەشکاندن و کوشتنی شیبەکخانی ئۆزبەک خوراسانیشی گرت و سەرانی قەزڵباش کە ئەو هەموو وڵاتگرتن و سەرکەوتنانە ئەنجامی گیانبازی و دلێری و فیداکاری ئەوان بوو لە ڕێی مرشیدی کامیلدا لە هەر ویلایەتێکە بە ئەڵقاب و عناوینی ئەمیرالئومەرا و بێگلەربێجی و خان و سوڵتان و بێگ بوونە خاوەنی حکوومەتی سربەخۆ و زەویوزار و ئەرزی فراوان. شاه ئیسماعیل لە دوای فەتحی هەر ویلایەتێ دەستکەوت و دیل و ئەرزەکانی ئەوێی لە ناو سەردارەکانی قەزڵباشدا دابەژە کرد. بەم شێوەیە لە سەرانسەری ئێراندا ئێلەکانی تورک نەژاد و تورک زمان بوونە فەرمانڕەوای ئێرانیانی ڕەسەنی پارسی زمان و چینێکی ممتازی خاوەندە سەڵات لە ئێراندا پەیدا بوو کە هەموو کار و پایەسپایی و دەوڵەتیەکانیان بەدەست بوو. بەو پەڕی ئیستیبداد و قودرەتەوە حکومڕانیانە کرد. هەر لە سۆنگەی ئەوەوە لە سەردەمی سەفەویدا ئەگەرچی بەشیان ئەگوت شاهنشاهی ئێران، بەڵام بە دەوڵەتی ئێرانیان ئەگوت مەملەکەتی قزڵباش. لە دەرباری ئێراندا بە تورکی قساکرا و شاه ئیسماعیل خۆی بە تورکی شێعریدا ئەنا. قزڵباشەکانی تورک خۆیان لە خەڵکی ڕەسەنی ئێرانی بە نەجیبتر و گەورەتر ئەژمارد و ئەوانیان بۆ سوکاتی بە تات و تاجیک ناوەبرد. شاه ئیسماعیل لە لەشکرکێشەکانیدا ئەو پەڕی دڕەقی و دڕندایەتی بەرامبەر دوژمن و نەیارەکانی بەکارهێنا. لە شەڕی شیرواندا دوای کوشتنی فەرەغیەسار ئێسک و پروسکی خەلیل ئەڵڵای باوکی فەرەخی لە گۆڕدەرهێنا و سووتاندی. دوای گرتنی تەورێزیش بە هەمان شێوە ئێسقانی نەیارەکانی باوکو باپیری لە گۆڕدەرهێنا و ئاگری تێبەردا. لە بەغداش ئێسقانی ئەبوو حەنیفەی لە گۆڕدەرهێنا و سەجێکی لە جێگەی ناشت. محەممەد کرهی لە پاش بە دیلگیرانی لەگەڵ حەو کەسی ترا خست بۆ ناو قەفەزەوە لە مەیدانێکی گشتی ئەسفەهاندا بە زیندێتی سووتاندنی. لە دوای گرتنی بەتلیز لاشەی شێخ ئەمیری بڵباسی و کوژراوەکانی تریان لە کوگمەیدان ئاگرتێ بەردا. بە فەرمانی شاه ئیسماعیل خۆی موریدەکانی گۆشتی مورادبەجی شاهلویان کردە کەباب و گۆشتی شیبەخانی ئۆزبەکیان بە کاڵی خوارد و پێستی سەریان لە کاپڕ کرد و بە دیاری بۆ سوڵتان بایەزیدی عوسمانی و هەر پەلێکیان بۆیەکێ لە حکومڕانی ناوچەکان نرد و کاسەی سەریشان لە زێر گرت. شاه ئیسماعیل لە بەزمی بادەنۆشیدا خۆی شەرابیتیا ئەخواردەوە. لە سۆنگەی ئەوەی سوڵتان حسێن بایقرا لە نامەیەکدا کە بۆ شاه ئیسماعیلی نووسی بوو وەکو پێویست بەڕێزەوە ناوی نەبرد بوو، شاه ئیسماعیل هەڵی کوتایە سەریان و 1000 کەسی لێکوشتن. لەسەرەوەی دایکی یان وەکو هەندێک سەرچاوی تری ئێرانی ئەڵێن باوەژنی شووی بەیەکێ لە ناحەزەکانی باوکی کردبوو لە ناوەڕاستی بازاری تەورێزدا بە شمشێر دوونیمەی کرد. ئەمیرەکانی ئاقۆینلۆ ڕەفتاریان لەگەڵ کورد ڕق بوو. لە زۆر جێگە ئەمیرە خۆجیەکانی کوردیان لێخست بوو، خۆیان و هۆزەکانیان لە جێگەی ئەوان حکومڕانیانە کرد. کاتێک کە ئەمیرەکانی ئاقۆینلۆ لە ناو خۆیاندا تێکچوون و بەربوونە گیانی یەکتری و دەنگ و باسی ڕاپەڕینی شاه ئیسماعیل گەیشتە کوردستان، ئەمیرەکانی کوردیش لە مەڵبەندەکانی خۆیان هەرێکیان لە لای خۆیەوە کەوتە هەوڵدانی دەرکردنی ئاقۆینلۆ. میرشەرەف کوڕی میربەدرخانی جزیر و بۆتان و مەلی خەلیلی ئەیوبی سیرت و حەسەن کێف و شێحەسەنی چەمشگەزەک و میرسەیفەدین موکریانی لە دەسەڵاتی ئاقۆینلۆ پاکردەوە. میرەکانی کورد بە هیوا بوون مەڵبەند و میرایەتی خۆیان بە خۆیان بسپێرێنەوە، بەڵام شاه ئیسماعیل ویست دەسەڵاتێکی ناوەندی دابمەزرێنێ. ئەویش پەیڕەوی هەمان سیاسەتی تورکمانەکانی ئاقۆینلۆ ئەکرد و ئەمیرەکانی کوردی لە ئابرد، ئەمیرەکانی قەزڵباشی لە کوردستان لە جێگەدادا ئەنان. شاه ئیسماعیل لە هەموو لەشکرکێشیەکانیدا لە هەر چوار لای قەڵەمڕەوەکەیدا لە ماوەی چەند ساڵێکی کەمدا ئیمبراتۆریەتێکی فراوانی دامەزران. سنوورەکەی ئەگەیشتە سنووری کۆنی ئیمبراتۆریەی ساسانی و بووە هەڕەشێکی ڕاستەقینە لەسەر ئیمبراتۆری عوسمانی. یاوز سەلیم لەو هێرشە گەورەیەدا کە بەناو کوردستاندا بۆ سەر قەڵەمڕەوی دەوڵەتی سەفەوی کرد، بۆ یەکەمین جار لە دەشتی چاڵدێران شکستێکی سەختی بە شاه ئیسماعیلدا 920 کۆچی 1540 زاین. بەڵام ئەم شەڕە دەوڵەتی تازە دامەزراوی ئێرانی لەناو نەبرد، بەڵکۆم دەوڵەتە هەرما چەندقەرن لە ململانێدا بوو لەلایەکەوە لەگەڵ شۆڕش و هەڵگەڕانەوەی گەلەنە ئازەریەکانی ژێردەسەڵاتی خۆی و لەلایەکی ترەوە لەگەڵ دەوڵەت و گەلەدراوسەکانی. شاه ئیسماعیل لە داخی تێکشکانی چاڵدێران خۆیدا بادەنۆشی و گۆشەگیری نەیتوانی تۆڵی تێکشکانی چاڵدێران کاتەوە، هەروەها نەشی توانی لەگەڵ سوڵتانی عوسمانی بگاتە هیچ جۆرە پەیماننامەیەکی ئاشتی. بەداخی ئەم شەڕەوە لە تەمەنی گەنجیدا سەری نایەوە 930 کۆچی 1524 زاین، بەڵام دوژمنایەتێکی خۆڵی بە میرات بۆ جێنشینەکانی لە دوای خۆی بەجێهێشت. سەفەوی و گۆڕینی هەلومەرجی دێمۆگرافی ڕۆژهەڵاتی کوردستان.
تا سەردەمی سەفەویەکان لە داوێنی چیاکانی قافقاز بەرەو خوار بۆ سەر ڕووباری ئاراز و لەوێشەوە بەناو مەڵبەندەکانی ماکۆ و خوی بەرەو خوار تا سەر دەریاچەی ورمێ و بەرەو خوارتر شوێنی ژیانی ئێلاتی کورد بوو. ڕووداوەکانی سەردەمی فەتحی ئیسلامی و خەلافەتی عەباسی و کۆچوڕەوی تورکانی غوز و هێرشەکانی مەغۆل و کێشە و بەرەی نێوان ئێلە تورکمانەکانی قەرەقۆینلۆ و ئاقۆینلۆ نەیتوانی بوو بە جۆرێکی بنەڕەتی هەلومەرجی دیمۆگرافی ئەو شوێنانە بگۆڕێ، ئەگەرچی هەندێک لە پاژماوەی ئێل و هۆزەکانی تورکمان، مەغۆل و ئازەری لەو ناوچەیەدا جێگیر بوون، بەڵام هەمیشە زۆرایەتی دانیشتوانی و دەسەڵاتدارەکانی کورد بوون. تەنانەت لە سەردەمی پەیدابوونی سەفەویەکاندا ئەمارەتە بەهێزەکانی چەمشگەزەک، دوونیولی، مەحموودی، برادۆست، هەکاری، موکری لە ناوچەکانی سەر و ڕۆژئاوا و خوارووی دەریاچەی ورمێدا هەبوون. شاه ئیسماعیلی سەفەوی 1970 دامەزرێنەری دەوڵەتی ئێران لە سیاسەتی دینیدا تەعەسوبێکی بێئەندازەی بۆ مەزەبی شیعە هەبوو دژی سونە و لە سیاسەتی نەتەوەییدا تەعەسوبێکی زۆری بۆ حەوئێلە ئازەری قزڵباش، شاملۆ، ڕۆملۆ، ئیستازلۆ، تکەلو، قاجار، ئافشار، زوڵقەدر هەبوو کە بوون بەهێزی سەرەکی دامەزرانی دەوڵەتەکەی و لەشکرکێشیەکانی لە ناوچەکەدا. سیاسەتی کوردی شاه ئیسماعیل لەسەر سێ کوچکە دامەزرا بوو. 1. نێشتنی دەسەڵاتی سەردارە خۆجیەکانی کورد و دانانی سەرانی قزڵباش بە خۆیان و هۆزەکانیانەوە لە جێگەی ئەوان. 2. ناچارکردنی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی کوردستان بۆ دەزەڵگرتن لە مەزەبی سونی و چوونە سەر مەزەبی جەعفەری. 3. بەکارهێنانی ئەو پەڕی توندوتیژی بۆ چاوترساندنی خەڵک و سەرکوتکردنی بێبەزەیانەی هەموو جۆرە بەرهەڵستی و ملنەدانێ. شاه ئیسماعیل لەو لەشکرکێشێدا کە بەناو کوردستاندا لە ئەرزنجانەوە بۆ دیاربەکر و لەوێ بۆ مووسڵ و بەغداد و لوڕستانی کرد، دەستی لە هیچ جۆرە زەبر و زەنجێ نەپاراست. نورعەلی خەلیفەی ڕۆملی بۆ سەرکوتکردنی ئێلە کوردەکانی ئەرزنجان، بە تایبەتی ئێلی چەمشگەزەک و خان محەممەدی خانی ئێستاجلووی بۆ سەرکوتکردنی ئێلە کوردەکانی دیاربەکر دانا. ئەوانیش بەو پەڕی توندوتیژیەوە کەوتنە هەوڵدانی سەرپێدانەواندنی میر و مەزنەکانی کورد و جێگیرکردنی سەرانی قزڵباش و هۆزەکانیان لە قەڵاو شارەکانی کوردستاندا. لە زستانی 1912دا شاه ئیسماعیل بە لەشکرێکی زۆرەوە خۆی چوو بۆ ناوچەی خۆی، لەوێ بارگەی خست. لە کاتێکدا ئەمیرەکانی کوردستان بە کۆمەڵ بۆ دەربڕینی گوێڕاڵی دڵسۆزی چوو بوونە لای، بێ هیچ بەهانەیەک هەمویانی گرت و هەریەکانیدا دەستیەکێک لە مەزنەکانی قزڵباش و هێزەکانی قزڵباشی ناردە سەر کوردستان بۆ داگیرکردنی. چاپان سوڵتانی ئیستاجلو بۆ سەر بتلیس و دیو سوڵتانی ڕۆملو بۆ سەر هەکاری و یەکانبەجی تکەلو بۆ سەر جزیرەی بۆتان و عەبدیخان و سار و عەلی میهرداری شاملۆ بۆ سەر ئێلەکانی موکری و مەحموودی لە خۆرئاوای دەریاچەی ورمێ. هێزەکانی قزڵباش شەڕی سەختیان لەگەڵ ئێلەکانی کورد کرد و بە کۆمەڵ لیان کوشتن. سیاسەتی دینی و نەتەوەیی شاه ئیسماعیل لە ناوچە داگیرکراوەکانی کوردستان و عەرەبستاندا مەلاو گەورەکانی کورد و عەرەبی ڕەنجان، تۆوی ناکۆچێکی قوڵی مەزەبی شیعی سونی و ناکۆچێکی قوڵی نەتەوەی کورد و عەجەمی چان. هەموو ئەوانە چەند جار نامە و نێردراویان ناردەلای سوڵتان بایەزیدی عوسمانی 886 918 کۆچی و سوڵتان سەلیم 918-926 کۆچی بۆ هاندان و بانکردنی دەوڵەتی ڕۆم بۆ پەلاماردانی دەوڵەتی تازە دامەزراوی شیعی ئێرانی و لەناوبردنی. ئیمپراتۆری عوسمانی تا ئەو سەردەما ڕووی پەلهاوێشتنی فتوحاتی لە ئەوروپا بوو، دروستبوونی دەوڵەتی شیعی ئێرانی لە سنووری ڕۆژهەڵاتیدا و هەوڵدانی بۆ فراوانبوونی قەڵەمڕەوی دەسەڵاتی لە کوردستان و قافقاز و ئەرمەنستان و عەرەبستاندا مەترسیەکی ڕاستەقینەی بۆ سەر دەوڵەتی عوسمانی دروست کرد. بابی عالی بۆ لە ناوبردنی ئەو مەترسی هەڕەشەی لە سنووری ڕۆژهەڵاتیە کرد، ڕووی سەرنجی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاز وەرجێڕا، کەوتە لەشکرکێشی و داگیرکردنی نیشتیمانی کورد و ئەرمەن و عەرەب. سوڵتان سەلیم بەهێزێکی گەورەوە کە بەشێکی کورد بوو بەناو کوردستاندا هێرشی کردە سەر ئازەربایجان کە ناوەندی دەسەڵاتی سەفەوی بوو. خان محەممەد خانی ئیستاجلو لە دیاربەکرەوە و نورعەلی خەلیفەی ڕۆملو لە ئەرزنجانەوە بۆ بەشداربوون لە بەرگری هێرشی عوسمانی کشانەوە ئازەربایجان. بەدەم ڕێگاوە هەموو ئەو ناوچانیان وێران کرد و ئاگر تێبەردا بۆ ئەوەی ئۆردوی عوسمانی نەتوانێت خۆراکی خۆی و ئالیشی باربارەکانی لێدابین بکە. لەشکری ڕۆم بە سەرکردایەتی سوڵتان سەلیم و لەشکری عەجەم بە سەرکردایەتی شاه ئیسماعیل لە دەشتی چاڵدێران لە سەروی ڕۆژئاوای دەریاچەی ورمێ لێکیاندا 920 کۆچی. لەشکری عەجەم تێکشکە، تەنانەت شاری تەورێزی پایتەختی سەفەوی کەوتە دەست هێزەکانی عوسمانی، بەڵام بەهۆی درێژە نەکێشانی هێرشی ڕۆمەوە ئەم سەرکەوتنە نەیتوانی کۆتایی بە دەوڵەتی سەفەوی بێنێ. هەروەها نەبوو بەهۆی هیچ جۆرە ڕێکەوتنێ، تەنانەت ڕێکەوتنی ڕاگررتنی جەنگ، بەڵکو بوو بە سەرەتای دەستپێکردنی ململانیەکی خوێناوی درێژخایەن لە نێوانی ئەم دوو هێزە زلەی ناوچەکەدا.
لە ئەنجامی جەنگی چاڵدێراندا بەشێکی فراوانی کوردستان کەوتە ژێردەستی سوڵتانی ڕۆم و ئەویش بە پێچەوانی شای عەجەمەوە بەڕێوەبەرایەتی میرنشینە میراتیەکانی کوردی بە میرەکانی کورد سپاردەوە. هەڵکەوتی جیۆپۆلیتیکی کوردستان لە نێوان هەردوو دەوڵەتدا و بەلادانەکەوتنی ململانی سیاسی چەکداری ئەم دوو هێزە و درێژە کێشانی شەڕ و تێگەڵچوون کوردی لە چەند سەرەوە تێوەگلان. یەک، هەردوو دەوڵەت بە هەموو شێوەیەک هەوڵیان ئەدا دەست بەسەر کوردستاندا بگرن و بیخەنە سەر قەڵەمڕەوی خۆیان، بۆ ئەمەش لەشکریان ئەکردە سەر و بە زۆر و بەخۆشی مەزنەکانی کوردیان ئەهێنایە بەر فەرمانی خۆیان و ئەیانکردن بە گژ یەکتریدا و ئەندامانی یەک خێزانیان لە یەکتری هانەدا. دوو، لە هەموو پێکدادانەکاندا بەشێکی گرنگی هێزەکانی هەردوولا لە ئێلەکانی کورد پێگەهێنرا. هێزی مرۆیی کورد تووشی لە ناوچوون و ڕاگۆزان و هێنان و بردن نەبوو. سێ، کوردستان خۆی بوو بە یەکێک لە مەیدانەکانی پێکادانی هێزە چەکدارەکانی هەردوولا. هەندێک لە شەڕە گەورەکانی لەسەر ئەرزی کوردستان قەوما. هەروەها کوردستان چونکە کەوتبووە نێوان هەردوو دەوڵەتەوە بوو بە یەکێ لە ڕێگە سەرەکیەکانی لەشکرکێشیە گەورەکانی هەردوولا بۆ پەلاماردانی شار و مەڵبەندە استراتیژی و گرنگەکانی یەکتری. لە ئەنجامی ئەمەشدا ئاوایەکانی کوردستان وێران ئەبوون، سامانی بەتاڵانی لەشکری داگیرکەرە برا، بەروبوومی کشت و کاڵ و ئاژەڵیە فەوتا، زەرەری گیانی زۆری لێکەوت. دەوڵەتی ئێران لە سەرەتای دامەزرانیەوە لە دوولاوە ڕوبەڕووی مەترسی هێرشی دەوڵەتانی سونی بوو. لە لای ڕۆژ ئاوایەوە هەمیشە لەبەر مەترسی هێرشی عوسمانیدا بوو، لە لای ڕۆژهەڵاتیشەوە لەبەر مەترسی هێرشی ئۆزبەکدا بوو. شاکانی ئێران بۆ بەربەستی ئەو مەترسیانە لەناوە ئاڵوگۆڕی دێمۆگرافیانە کرد، جێگۆڕچیان بە ئێلەکانی کورد و لوڕ و تورکمان و ئازەری و هەتا دوایی ئەکرد. بۆ پارێزگاری هەردوو لای سنوور لە گەڤی ڕۆم و ئۆزبەک لە دەرەوەش هەوڵی پەیداکردنی هاوپەیمانی ئەوروپایی مەسیحیانەدا بۆ هاوکاری دژی ئیمپراتۆری عوسمانی کە ماوەی چەند قەڕن بوو بووە مەترسیەکی گەورە بۆ سەر دنیای مەسیحی. شاه ئیسماعیل بۆ بەهێزکردنی سنووری خۆراسان لە بەرامبەر هێرشی ئۆزبەکدا ئێلی کوردی قەرامەنلۆی لە کوردستانەوە بۆ خۆراسان گوێزایەوە. دوای ئەویش شاه تەحماسبی کوڕی بەشێکی گەورەی ئێلە کوردەکانی زەنگەنا، چگنی، زیک، کەڵهوڕی لە کوردستانەوە گوێزایە بۆ خۆراسان. جەنگی 20 ساڵی نێوان شاه تەحماس 930-984 و سوڵتان سلێمانی قانونی 926-974 زنجیرەیەکی گرنگی شەڕەکانی لەسەر ئەرزی کوردستان قەوما و بەشێکی گەورەی قوربانیەکانیشی مەزن و کوڕی ئێلە کوردەکانی ژێردەستی هەردوو دەوڵەت بوو. ئەو شەڕانە کارەسات و ماڵوێرانیەکی گەوریان بەسەر کوردێنا. کۆتایەکەشی بە پێگاتنی ئاشتی ئاماسیە 963 کۆچی 1555 زاین هات.